بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی زیاتر لە 2 هەفتەیە زیندانیانی بادینان مانیان لە خواردن گرتووە و داوا دەکەن ئازادکردنی بە مەرج بیانگرێتەوە بەڵام تاکو ئێستا لایەنە پەیوەنددارەکانە و داواکاری زیندانیانیان جێبەجێ نەکردووە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر مانگرتنی زیندانیانی بادینان کە داوا دەکەن بە مەرج ئازاد بکرێن دەکەین هەروە قسە لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لەم کابینەیە هەروە پرسی سەرکوردکردنی خۆپیشاندانەکانیش کە بۆچی ڕێگە نادرێت لە هەرێمی کوردستانی جۆرە خۆپیشاندانێک بەڕێوە بچێت لەگەڵ یەک لە بەڕێزان مامۆستا بەدەل بەرواری چالاکی مەدەنی هەروە عیماد حەمید بەرپرسی ناوەندی نیشتیمانی بۆ مافەکانی مرۆڤ سەرم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا بەخێر بێن زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان خێرش بێن بۆ سلێمانی سوپاس بۆ تۆشکار عیماد مامۆستا گەر لە بەرزستانەوە دەست پێ بکەین باسی دۆخی زیندانانی بادینان بکەین کە ماوەیەکە مانیان گرتووە بۆ داوا دەکەن کە ئازاد بکرێن ئازادکردنی بە مەرج ئێستا بارودۆخیان چۆنە زیندانیانی بادینە؟ سوپاس کاک حەکیم سوپاس بۆ کەناڵێوە سوپاس بۆ وێ دەرفەتێ ئەس بێ دەرفەت ببینم کو سوپاسیا هەمی خەلکی کوردستانی بکەم تایبەتیەت سلێمانیە کو پشتەوانی کەیسێ زیندانیەت بادینان بووینە هەر دەستپێکێ بەری 2 ساڵە و حتا وێگاوێژیم سوپاسیا گروپ پارێزەرین خۆبەخش دکەین سوپاسیا دەستە مافی مرۆڤی دکەین سوپاسیا ئەوان ئەندام پەرلەمانێت هەمی لایەنا دکەین کو ئەبێت بەری 2 ساڵە حتا وێگاوێژی خۆل کەیسێ زیندانیا گیریە خودان بێ شک کو هەمی هەرێما کوردستانی و ڕێکخراوی بیانی جیهانی و مافی مرۆڤی و قۆنسڵیەت کوردستانی و ئەوروپا هەمیە ئاگادارن وێ کەیسا بادینان کو چاوە ئەوە هاتیە ڕیدان و پشتی کابینانە هەیە دەست بکار بووی یەکسەر دەست گرتنا چەندین چاڵکوان و ڕۆژنامەوان و کەسێن سیاسی دەبەرە بادینان کرد گەهشت بوو ژمارەوان گەهشت بوو تقریبا دیف پارێزەرین خۆبەش 8 کەسە هەندێک شوان هاتنە ئازادکردن یە دێژی هاتنە حکومکردن شوان یەت شێلا دزێ و هەر پێنجێ دێژیم ئەوە بۆ ماوەیە 2 هەفتەیە مانگرتنش خواردنێکری هەندێکا تمامی هەندێکا ژیکەم ڕەوشەوان دیف دەنگ و باسا دیف دەستە مافی مرۆڤی هەرێما کوردستانی دیف ئەوەندا پەرلەمانی چووینە وێرە و دیف وەزیرە سەردانەوان کردی ڕەوشەوان گەلێکا خراپە تەلەفۆنا ماڵێت خودکەن ڕەوشەوە گەلێکا خراپە هەندێکا بێژن هەندێکات بەنە دکتۆری هەندێکا نابن حکمێوانی خلاص بووی ئەوان ئەف مانگرتنای کردی کو ئەف حکمە مادەم خلاص بووی بۆچی ناهێنە ئازادکردن والدیف پارێزەری وان کو دەستێت حزبیە گەل کو نەهێلایە بێنە ئازادکردن داخوازا مە هەمیە ئەوە کول هەرێما کوردستانی و ڕێکخراوێت مافی مرۆڤی و دەستەیە مافی مرۆڤی هەمیە کو بزیترین وەخت بێنە ئازادکردن هێشتا ڕەوشەوان ڕۆژ بە ڕۆژێ خراپتر نەبووی ئەگەر خودێ نەکات هەر ڕیدانێکە نەخوازار بهێتە گرن کو کەسێک شوان خودێ نەکات گیانی خۆش دەست بدات دەکەفتات دەست ئستۆی حکومەتە هەرێما کوردستانیدا باشە بەس جەناب تو ئەوانش کە ئێستا لە زیندان ماون هەمویان بە نەحەق گیرابوون و بە نەحەق ئەو سزایان بەسەردا سەپاندن و ئازاری زۆری شاندان بڵێن هەموویشدان دەتوانم بڵێم هەموویان بە نەحەق گیراون بە تۆمەتی بێ بنەما من لەکێک وان بۆ ماستە ئەوانەی شێلا دزێت دوان لەکەنمە بۆن ئەوانە بە تۆماتی بێ بنەما بە تۆماتی ئەو لایەنەوە بەشداری ئەوانە ئەوەی نەدەخواست و باو شێوە باو ڕەنگە بیت باو ڕەنگە بیت کو ئەوانە باسی ئازاردان و ئەشکەنجان دەکەن ئەوانەی ئێستا بە تایبەتی ئەوانەی شێلا دزێ بەڕاستی هەمویان حکمت بۆ خۆشی دەزانیت کابینە نوێمجی دەزانیت کو ئەوانە بێ و هەر کارێکی وە ئەنجام دابیت 6 ساڵ حکم ببن 2 ساڵ حکم ببن ئەگەر لە بە هەر ڕەنگەی بیت مەسەلەی خۆ پێشاندابی مەسەلەی ڕەق نەبیت مەسەلەی نەڕازایی بیت حکمەکەی چەند مانگێکە ئەنجی چەند مەبلەغێکی زۆر کەمە باشە بەس بۆ خۆش تەست بەچی دەکرێت و کاتێک کە زیندانی کرابوو لەسەر خۆپیشاندان خۆ تەست بەچی دەکرد ئەو کاتێک کە زیندانی بووی لەسەر ئەوەی کە داوات کردبوو کە پاشەکەوتی موچە نەمێنێ و بەرهەمی ئەو خۆپیشاندانە ئێوە بوو لە دۆک کە دواتر حکوومەت پاشەکەوتوانەی لابرد لێبڕینەوەوانە ئەوەی دەسەڵات هەیە و حزبی دەسەڵات ئاگادارن و حکوومەتی ئاگادارە و من بەش بە حالی خۆم هیچ جار دژی هیچ لایەنێک کەسێک نەبووی من بەس داخوازی مافیام خەڵکم کردووە ئەوژی پاشکەوتە و
بە بڕینی بە نەدانی موچاو بە بڕینی موچاو بە هەر بەهانەیە کە بیت قەیرانی دارایی قورتر لە هات لە هەرێمی کوردستان ئێمە هەموو ئاگادارین سەبەبەکەژی هەر ئەو پاشکەوتە بوو ئێمە مشکلە و دەست هەڵاتە ئەو هەردوو حزبانە بە هیچ ڕەنگێک بڕیاری داوا قبولی نەکەن خەڵکێکە بشتە سەر جادا خۆ پێشاندان بکات ئەگەر خۆ دەستیری ژیابی دەستیری نادەن ئەوانە دەڵێن نابیت بێ دەستیری خۆ پێشاندان بێتە ئەنجامدان بەس ئەمن بەش بە حالی خۆم چەندین جار داوای دەستیری کردیمە دەستیری نادەن ئەگەر مۆڵەتت کردبوو بڵێ زۆر جار بە باڵگەم هەیە داوای مۆلەتم کردیە بێ مۆلەژی نەچوینە سەرجاز زۆر جار مۆلەتدارژی بووینە مۆلەتمان وەرگرتیە لە پارێزگا و هەر چوینە سەرجادا و هەر تند و تژی بەرامبەری ئێمە هاتیە ئەنجامدان و دەستگیر کراوین و حکم دراوین لە خۆن لە زیندانی شار ئەشکەنجە و شت هەبوو ئازاری دەرونی جەستەی ئەمن نەهاتمە ئەشکەنجەدان بەڕاستی لە ناو زیندانە من بەس ئەوان زیندانی ئەوانە برادرانە تەلەفۆنی دەکەن ئەوانە زۆربەیان دەڵێن ئێمە ئەشکەنجە دراوین بەس ئەمن نەهاتمە ئەشکەنجەدان هەی وەکو قسە هیچیان پێ نەوتی هیچ ئەبەت مامەڵەیان معاملات وزانی چییە خۆ زیندان زیندانە بە تایبەتی زیندانی ئاسایشی گشتی هەولێر جێگای مرۆڤ نییە جێگای مرۆڤ نییە بە کورت و کرمان جێگای مرۆڤ نییە هەندێک جار 170 کەس 160 کەس سەروی 100 کەس لە قاعێک بن 12 بە 6 لەسەر 8 ساعت لەسەر تەنیشتێک بخەون قاچی هەر یەکی لە دەمیەک دیدا بیت مەسەلەی ئەوەیە هەندێک کەس لەوێ بوون دەتوانم بڵێم لە دەرێ 2 کیلومتر خۆ لێ دیر دەکەی مخەدەرچی و ئەوانە و ئەوەی مشکلەی دەکەن کەسێکی سیاسی ببیت تەنیشت ئەوانە چاڵکوانێک ڕۆژنەماوانێک ببیت تەنیشت ئەوانە مەجبوری لەگەل بخەوی لەگەل دانیشی لەگەل بخۆی ئەوانە لەبەر ئەوە مەسەلەی ئیهانە بوو مەسەلەی ئەوانە بوو لە ئاسایشی گشتی یعنی لەگەڵ خەڵکێک کە بە مادەی هۆشبەر سزادرابیان زۆربیان جەنابکەن لەگەڵەوان زیندانی کرد زۆربیان مادەی هۆشبەر بوون زۆربیان سوپاس دەکەم دەگەت دێمۆلات کاک ئەمە جەنابی شت بەخێر بی دەمەوێت سەرنجی بەڕاستی بزان بەسەرەوەی کە ئەو ئەوانێکی ئێستامانیان گرتووە هەم زیندانیانی بادینان هەم شیلاتزێ کە داوا دەکەن بە مەرج ئازاد بکەن و دەڵێن حکومەکانیان تاوا بووە بە تایبەتی ئێستا شێروانی شڤانسایی تەریوان ئیسا یاسکەرم و دارزیێباری کەوانە 6 ساڵ زیندانی کرابوون لەلایەن سەرۆکاتیاریم حکومەکان بۆ تاوکراوە دەڵێن ماوەکەیان تاوا بوو ئازاد ناکرین بە مەرز بە هەمان شێوەوانەی شیلازێ مەحموود ناجی نێسیڤان بەدیع ئەحمەد شوکری و کۆڤان تارق و یوسف ئیبراهیم ئەوانەش دەڵێن وادەکەیان تاوا بووە ئازادکردنی بە مەرج پێدە بۆ ئازاد ناکرێن و ئازادکردنی بە مەرج مافیار زیندانیەک نییە بەڵێ سوپاس بۆ جەنابێت بەخێراتی جەنابی مامۆستا بەدەرەکەم لە ڕاستیە پێش دروستبوون و پێگاتنی کابینین و تەسەورێکی عام هەبوو کە ئەم کابینەیە کابینی سەرکوتکردنی ئازادیەکانە بێ کابینی ڕوبەڕووبوونەوەی مافەکانە بێ کابینی ترس و تۆقان نەبێ بەداخەوەکەوا دەرچوو ینی و لە هەردوو زۆنی ژوا دەرچوو هەردوو زۆنەکە تۆقاندن لە هەردوو زۆنەکەش بەداخەوەکەوا دەرچوو ینی کۆپێکی ناشرین کراوی یەکترن و بۆ یەکتری ئەسەنەوە دوور و یەک دراون لە مامەڵەکردن لەگەڵ ئازادیەکان بەڵێ بەس ئیتر ئەوەیە لە زۆنی ئەبلا تۆزێ دەمیان ئەوەترە گەرمترە گوایە لە زۆنەکەی ئەمان زۆر باشترە بەڵام هەر مووقیفێک کە دێتە پێشەوە بۆ خۆپشاندانێک ناڕزایەکی خوێندکاران فەرمانبەران مامۆسایان ڕووی ئەوان لەوێ سپێکەنەوە لەوەچی تۆزی خۆزیش بۆیان بخوازین لە ڕاستیە ئەوەی کە بۆچی بە ئازادکردن بە مەرج نایانگرێتەوە لە ڕاستیە پرۆسی ئازادکردن بە مەرج بەپێی قانون دوای ئەوەیە کە 3/4 حکومەکان تەواو بێ داواکاریێک پێشکەش بە ئیدارەی چاکسازیەکەکەن لای ئەوان دیراسەکرێت توێژەرانی کۆمەڵایەتی دراسەیەکەن راپۆرتێک بەرزەکەنەوە داواکاری گشتی ڕێی خۆیان نووسێ دەدرێتە دادگا ئەو دادگا بڕیارەدا کە ئازادکردن بە مەرج بیگرێتەوە یان ئازادکردن بە مەرج نەیگرێتەوە واجب نیە لەسەر دادگا کە ئازادکردن بە مەرجەکە قوبوڵ بکە بەڵام ناشبێ بەبێ هیچ مبەڕیرێکی قانونی ئازاد چونکە ئەبێ بوەسێتەوە سەر ئەو راپۆرتەی کە توێژەرانی کۆمەڵایەتی و لە ئیداری چاکسازیەکەەوە ئەدرێ بزانین ئایا لە ماوەی بەسەربردنی حکومەکەیانە کێشەیەک مشکلەیەک لادانێک سەرپێچییان کردویان نەکردو ئەگەر هیچ کێشە و مشکلێکیان هەبێت کە دڵنیام و برادران و بەڕێزانە و ئازادی خوازانە هیچیان نییە بۆیان نییە ینی خۆ ئێمە لە کوردستان کێشەیەوە گەورەترمانێک حەکیم جەنابی ئاگاداری هەلێرەوە باسمان کرد کە ئەوانەی کە بە تۆمەتی تیرۆر بەپێی یاسای بەرگاربوونەوەی تیرۆر حکم دراون نە لە قانونی ئوسولی محاکەماتی جەزایی نە لە یاسای تیرۆر هیچ دەقێکمان نییە کە ئازادکردن بە مەرج نیانگرێتەوە
بەڵام بەپێی قەرارێک کە لە ئەنجومەنی دادوەری ئەوانەوە دەرچووە هیچ سزادراوێک بە تیرۆر هیچ سزادراوێک بە تیرۆر ئازادکردن بە مەرج ناگرێتەوە بەبێ هیچ سەنەدێکی قانونی. طبعی تۆ زۆر جوان ئەمە تۆ ئەو ڕویایەت لێ ڕوونە کە ئیستهدافی ئەو خەڵکەی کە بە تیرۆر گیراوە سەر لەوە چێ بە فکرێکی سیاسی بە عقیدەیەکی سیاسی یا ئەوەیەک بەیانی کەسانێکی نزیکتر لە دین بن تا ڕادەیەک بە مستهدف کراون ینی سزانیەوە تۆڵەیە زۆر بەڕوونی تۆڵیان لێکرێتەوە. لەم سەریشەوە ئەبینی هێزێک لە یادی دامەزراندنیا مانۆڕی عسکەریەکە زۆری ژاحتیادیە لە کاتێک ئەگەرەوەی ئێزدە ئێستاوێکا بیان کردا ئێستا قانونی تیرۆر بۆیان نەکەوتە کار مەکینەیەکی جوانیان بۆ هیچ پێ کرد هەمویانە پێشایەوە. دەبەرە دوو ڕووی مامەڵەکردنێک هەیە دووفاقی مامەڵەکردنێک هەیە لە هەرێمی کوردستان نازانین چۆن تەفسیری بکەی ئەگەر ئازادکردن بە مەرج بۆ خەڵکانێک کە زۆر تاوانەکان لەوە گەورەترە کە تۆ ینی هەرێکێک لەو بەرزانە بۆ گیرەوە نزیکی مامۆستا بە دەربوون لەوچێ لە هەمومان باشتر بیان ناسێ کەسانێک بوون بێسەر پێچی کەسانێک بوون بێ مشکی لە ئازادی خواز ڕۆژنامەنووس لەسەر ڕێی خۆی هاتۆتە سەر حتا ئەگەر تۆ تۆمەتێکیشت بەناوی قانونەوە بۆ داتاشیوە کە تاوانەوە داتاشراوم تۆمەتانەوە هەمومان بینیوان و زۆر وازەحە تۆمەتێکیشت بۆ داتاشیوە سزاکەشت داوە کردوشتە ژوورەوە بە هەزار زەخت و زخوتی ئەم سەر تا حکومەکەیان بۆ داشکاندو لە سەرۆکای تێرم ئێستا بەڵگەیەکی مقنعمان بەرێکە بۆ بەڕێزانە ئازادکردن بە مەرج نایانگرێتەوە تەنیا یەک شتە ترسە لەو بەڕێزانە کە بێنە دەرەوە دووبارە دەنگیان بەرز بکەنەوە بێنەوە سەرجادە و هاوارێک بکەن و تەسیر لە خەڵکێکی تر بکەن بۆی ئەو دەنگە هەر بەبێ دەنگی لە ژوورەوە بمێنێتەوە تاکەم تەداخولی حیزبیش پێ دوایە هەبێ بەسەر دادگا و ئەوانە بۆ کەیسانە زۆرە وڵی تەداخل نییە ئەسڵەن ئەتوانی بڵێ دەسەڵاتی دادوەریمان هەر نییە ئێمە ئەنجومەنی دادوەریمانی کاروباری ئیداری ڕایەکە ئەگنا دەسەڵات شتێک بە ناوی دەسەڵاتی دادوەری بوونی نییە خۆیان شایەتی بۆ خۆیانە دەن کاکسادی ئەحمەد پیرە خۆی وتی ئێمە دادگا و داواکاری گشتیمانەوە بە حیزبی کردووە خەڵک بڕوا بە قەرارەکانیان ناکە ینی ئیتر هەلەکی خۆیان شایەتیان بۆیە لەوچ ئێمە زۆریش حاکم ڕزگار لە لێدوانی چەند ڕۆژێرەوە پێشوتی قەزا بە تەواوی حیزبی کراوە لەبەرەوە تەداخولکردن نییە ئەوە ئەسڵەن ئەوە بەڕێوەدەستیان بەسەرداگرتووە ئێمە چەند ڕۆژێک پێش ئێستا لە فیدراسیۆن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەسەرەوە ئاڵو گۆڕانی کە بڕیارە لە سەرۆکاری دادگاکانی تێڵچوونەوە بکرێت بەیانێکمان بۆ هەموو لایەک بڵاو کردەوە کە ئێمە لە 2010ەوە شاهی بە خەستی شاهیدی دەستێوەردانی حیزبین بە شێوەیەکی زۆر ڕوون و ئاشکرا لە ناو ئەنجومەنی دادوەری لە پۆستە دادوەریەکانە و خۆ لە کاتی پێگاتنی حکومەتی هەرێمی کوردستانە باشکرا باسیەوەیانە کرد کە پۆستی سەرۆکی ئەنجومەنی دادوەری لای فڵان کەسە و سەرۆکی داواکاری گشتی لای فیسار کەسە ینی لە ڕاگەاندنەکانە ئێمە چەند ساڵە باسمان نەکردووە و لایەنێکی تر بردوێتی بۆ خۆی هێشتا خۆشیان بە گونا حەزانیانی لە باتوی بڵێن کاکە ئەمە پرۆسەکە سەر تاسەری هەڵەیە کە تەداخل بکرێ یان و وڵا پشکی ئێمە و بەشی ئێمە نەدراوە لە پۆستەکانی دادگا و داواکاری گشتی ئەوە لەبەرەوە ئەوەی کە ڕوئەدارەکەی سیازادی خوانی زانی بادینانە تەداخلکردنی حیزبی نییە بەڵکو بەڕێوەبردنی کەیسەکەی لەلایەن حیزبەوە بەزیتر بە دەموچاوی دادگا. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بەوەی ئەگەر ڕوبەڕووی مەترسی ببنەوە کێ بەرپرسیارە لە گیانی ئەو زیندانیانە چونکە ئێستا ئەو بڵاو بۆ تۆ دەڵێن یان دەبێ ئازادکردنی بە مەرج بمانگرێتەوە یان ئەوەتە تەرمەکانمان ببەنە دەرەوە ئەوانەی کە مانیان گرتووە بێشێکی دەسەڵاتە هەرێمە کوردستانی بەرپرسە شهر ریدانێکێک و دەربارەی مانگرتنەوەن بهێتە کرن وەک نەخۆشیەکە دۆم درێژ ئەوان وەک خودێنەکە توێکی مەگوتی مرنێک حکومەتە هەرێمە کوردستانی بەرپرسە. بەڵێ تو بازەوەکە کە تووشی نەخۆشیش بوون دەستی مافی برۆ باسی نەخۆشی پێ دوان تا ئێستا تاکیدن تووشی نەخۆشی بوونە ئەوان دیژی هەمویان تووشی نەخۆشی دوێنێ تەلەفۆنیەکی دێچاو دەبن مەعیدەی دەبن ئەوانە هەمووی هەندێکیان حتا ناتوانن بەڕێوە بچن ینی بەڕێوە چۆن زۆر زەحمەت ئێستا بوویان لەبەرەوە ئەگەر کەسێک 15-20 ڕۆژیش خواردن نەخوات ینی ئەمە 19 ڕۆژ لەوێ مانگرتنم گرت لە ئەخیر نەمتوانی لە جێگای خوالسم مەسەلە ئەوە ینی ئێستا ئەوانە تووشی زۆر نەخۆشی دەبن و داوای هەمویان ئەوە داوای بەتایبەتی کەس و کاریان ئەوەیە کو بە زووترین کات بهێنە ئازادکردن. باشە بەس مامۆستا ئەوانەی ئێستا لە ناو زیندانن تووشی نەخۆشی بوون ئەوانەی کە ئازادیش کراون جەناب تۆ ئەوانەی تریش کە ئازاد کران کە بە نەحەق زیندانی کرابوون ئێوەش بەشێکتان تووشیە و زۆرە نەخۆشیانە بوون لەوێ ئەو نەخۆشیانە مەسەلەن تو ناتوانی حرەکە بکەی ئێک لە گەلمە بوو ئەیاسکەرم زۆر جار نە لە هۆش خۆچوو بەس خوین و ئەوانە لە دەمی هات و لە هەندێک جێگای دەهات لەبەرەوە ماگرتنە ئێنە کاتە بێکەوە بوون لە ناو زیندانەکە تقریبا ئێمە 7 کەسێک بەنیاس ئەوانەی شێلا دزێ و ئەوانە ئێمە بەر بووین 4 ئێمە لە قاع بووین
بەڵێ ئێستاوانی شیلازیە بزانام لە سەر خۆپیشاندان دژی سوپای تورکیا حکم درابن و ئێستا ئازادکردنی بە مەرج دایانگرێتەوە ئازاد ناکرێن و بازدەوەی کە دوو کەسیش لە هەولێر ماوەی 15 ڕۆژێکە هەردەستگیر کراون لەسەرەوەی کە خۆپیشاندانیان کردهبوو دژی ئەو دوایین تۆبارانی تورکیا ئێستا ئازاد نەکراون ئێستا ئەوانە ئەو ئفراجی بە شەرت و ئازادکردنی بە مەرج دەیانگرێت ینی وەکو بەری ئەوانە 3-4 زیندانیان ئێستا بەربووینە بەو مەرجە بەس ینی هەر بە تەما بوون حتا بە کەسەکاریاژی گوتبوو بەری جەژن بەس خۆ بگرن دوای جەژن بە 2-3 ڕۆژ ئازاد دەکرێن بەس ئەوە چەند ڕۆژ دەرباز بوون و تا ئێستا ئازاد نەکراون. باشە بەڕست هەست بەو دەکەی لەم کابینەیە کە لە نێوان سێلایەن پێکاتووە ئازادیەکان زیاتر بەرتەسک کرابنەوە ڕێگە تەنات بە خۆپیشاندان بە ناڕەزایەتی دەربڕین بە هیچ نەدرێت بەعام لە کوردستان لە هەردوو زۆنەکە ئازادی لە پاشەخشێدایە بێشک هەمویان ئەوە دیارە و ڕۆنە واشکرایە پاشکەشی کردووە لە ئازادی ڕادەربرین لە دەتوانم بڵێم لە پەیدابوونی قەیرانی زۆر قەیرانژی هەر ئێستا ڕاستە ئێمە ناتوانین کاری کابینە نوێم فی سفر بکەین بەس قەیرانی زۆرتر لێ هاتووە مەسەل ئەوانە هەمووی دازانن ئەوەی پانزینە ئەوەی گازە ئەوەی کارەبایە بەس ئێمە بەش بە حالی خۆمان و زۆر گرنگە لە ئێمە ئازادی ڕادەربڕینە ئێستا لە هەرێمی کوردستان و تایبەتی دهۆک و هەولێر ینی 10 کەس ناتوانن خڕبە بوونێک ئەو خۆپیشاندانێک ئەنجامی بدەن یەکسەر ئەگەر بزانن ماڵیان لەکوێ دەستگیر دەکرێن هەر لێرەژی لە هەموو کوردستان بەس ئەوەی بەشی پێداڵی بەشی شێر بەردەکەویت لە لای ئێمەیە لەبەر ئەوە بەڕاستی کابینەیەکە خەڵک چاوەڕێی غێرشت بوو لە دەستپێکێ دوای دەرکەت بەس کابینەیە دژی چاڵکوانان بی دژی کەسانی سیاسی بی دژی ڕۆژنامەوان بی دژی ئەو کەسانە بیت ئەوە ڕەخنە دەگرن لە تۆری کۆمەڵاتی لە هەر جێگایەک بیت ڕەخنە بگرن ئێکسەر دیفچۆنی بۆ دێتەکەم باشە بەس ئەو کۆبنەوتان نەبوو دوای ئازادکردن لەگەڵ وەفدی بیانی کە پێشتر تا خودی سەرۆک حکوومەتیش بەو چالاکوانەوە بە ئێوە دەی و داوانە تیرۆریستن و کاری تێکدەرانیان ئەنجامدا و ئەوانە ئەوەن زانێرەکانیان چۆن پێگەشت بوو ئەو نێردە نێودوڵەتیانە دوایەوەی کە ئازاد بوون لەگەڵیان دانیشتن بەڕێگای گروپی پارێزەرانی خۆبەخشەوە ینی و بەڕێگای ئەو کوردانەی لە دەرێ چاڵکوانی لە ئەوروپا زۆر ڕۆلیان هەبوو لەگەڵ قۆنسۆلیەکان لەگەڵ حتا زۆر نامەی بۆ سەرکەکانی دەوڵەتی ئەوروپا هەناردووە بۆ هەموو مناظەماتی بیانی لێرەژی UN ڕۆلێکی زۆر باشە بۆ CPT ڕۆلێکی زۆر گەورەیە بۆ هەموو جارێک سەردانمان دەکرد هەموو دادگایەک لەبەر دەرگای دادگا بوون هەموو ڕۆژێک لە ماڵی ئێمە بوون ینی ئێستاژی سەردان و هاتن و چۆن دەکەن لەبەرەوە ئەو ڕێکخراوی CPT ئەمریکی لەبەرەوە ئێستا هەموو جیهان پێزانی لەسەرە ینی بە تایبەتی ئەو ڕێکخراوانە پەیوەندی بە مافی مرۆڤ هەیە ئێستا هەمویان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ دەتوانم بڵێم خۆل بە خۆلک و ئەوانە چاودێری ڕەوشی هەرێمی کوردستان دەکەن لە لای ئەو حکومەتی هەرێمی کوردستانەوە کابینەی نوێم کە چ دەگۆزارێت بەڵێ سوپاسم کاویمەت سەبارەت بە خۆپیشاندان بۆچی ئێستا ڕێگە نادرێت بە خۆپیشاندانیش بکرێت لە کاتێکە بە پێی یاسا ڕێگە پێدراو نییە و وەکوتم لێرە دەستگیرکردن هەبوو لە ماوەی چەند ڕۆژە ڕابردوو لە سنووری سلێمانی لە هەولێر هەبوو و پێشتریش دوو چالاکوان ناوی موراد ساڵایی و هۆگر پیرباڵ لەسەر ناڕزاتی دژی لە شکرگەشتی تورکیا ئێستا هەر زیندانین لە هەولێر خۆپیشاندان قەدەغەی بە پێی یاسا خۆی کات خۆی یاسای خۆپیشاندان هەر بۆ ئەوە داناکە خۆپیشاندان نەکرێت نەکبووی بکرێ ئەو قەید و بەنداری کە یاسای خۆپیشاندان هەیە ئەوە دایان نابوو ئەو کاتە زۆر قسە کرا و ناڕزایەتیەکان و هەوڵ بۆ هەمواری یاساکە و بۆ پەسەندەکەنی دایان سەرۆکی هەرێمە زۆر هەوڵدرا بەڵام ئەو دیار بوو کە هەدەفێکی لە پشتەوە بوو کە زۆرتر ڕێگری دروستکەن بۆی خۆپیشاندان ئەنجام نەدرێ و بڕواژ ناکەم ئەگەر تۆ بتێ بۆ یاسای خۆپیشاندان بکەی قەت بتوانانی خۆپیشاندان بکەی نووسراک بەرزکەرەوە پێ پارێزگار و ماڵە دووەرگرە و
کاتێکی وا جا ئەو ینی ماوەی شەکرا خواردنەوە شتی واشوان هەبێ نە خۆپشاندان خۆپشاندان بابەتێکی ترەوە ینی بە شوازێکی تر مامەڵی لەگەڵام کرێەوە بێ تۆ ئاگاداری لایانی بەرپرس بکەیتەوە کەم لە فلان شوێن و فلان کاتە خۆپشاندانەکەم نەگەوی مۆڵەتت با تۆ خۆپشاندان بکەیت هەنی ونای خۆپشاندان نییە ئیتر بۆ تۆ بۆ شێوەی کە بتەوێت ئەنجامی بی و لە دوای ئەمە بینیمان لە دوای دەرچوون یاساکەش ئێمە خۆپشاندانێکی چەند مانگی ئەسڵەن لە سلێمانی و دەوروبەری لە حەفەش و باڵ و ڕۆژانی دوای ئەنجام درا و مۆڵەتی وەرنەگیرا خۆپشاندانەکانیش ئەنجام درا و لەبەرەوە بابەتەکە بریتی نییە لە کورتکردنەوەی ئەوەی ئایا خۆپشاندانانی کە کراوە یاسایی یان نایاسەیە بریتە لەو عقڵەتی کە مامەڵە لەگەڵ ناڕزایەتیەکە و عقڵەتی مامەڵە لە باتی ئەوی بەدەم ئەوە بڕوا کە تۆ داخوازی خۆپشاندەران جێبەجێ بکە بەدەم ئەوە بڕاکە و خەڵکە بۆچی تووڕێ و بۆچی دێتە سەرجادە و ناڕزایەتەکەی لە چییە لە باتی بەدەم بێمنەتبوونی دەسەڵات ڕاستیا لە خەڵک بنەتبوونێکی زۆر سەیرە لەبەرەوەی کە ئێمە بەڕاستی معارەزەی زۆر جددی و حەقیقیمان لە هەرێمی کوردستانی میدیای سەر بە خۆمان زۆر کەمە ڕایگشتیمان لاواز بووە جایتر ئەوە ئیتر ئۆپۆزیسیۆنی مزەیەف و ساختەشمان بۆ دروست بووە لە هەموو لایەکەوە یارمەتیدەری دەسەڵاتە بۆی خەڵک سەرکوت بکەوە بێمنێتێکی تی گەورەشە کاتێک کە لە ڕێکخراونی و دەوڵەتیەکان نەتەوەی گرتوەکان خەڵکانی دەرەوە حکوومەت هەرێمی کوردستان ئاگادارەکەن بۆی کە ئێوە ئێڵەن ئەمە بابەتێکی ئەمە ئەیکەن لە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان خەتەرە گوێپێنەدان و ئیهمالگریەکی زۆر گەوریان پێوە دیارە ئەمە پلاسخارد بە ئاشکرا بە لایەنە سیاسیەکان و بە حکوومەت هەرێمی کوردستانی وت کە ئێوە بەم شێوازە بڕۆن تەمەتان زۆر درێژ نابێ ئەبینی خەڵکانی دەوروبەرمان لە ئیڤێنتە ڕسمیەکانە بە حکوومەت هەرێمی کوردستان و دەسەڵاتداران هێرێمەڵەن لە دیدارەکەی سەرۆکی حکوومەت ڕۆژنامەنووسان زۆر بە ڕوونی باسی ئەوەیان کرد بەڵام ئەبینی هەر ڕۆژنامەنووسان لە خۆپشاندانەکان چۆن مامەڵەیان لەگەڵاکرێ دەستگای ڕۆژنامەنووسی هەیە سەرنووسەر و تا خواری خوارەوە بە پامنێر و بە کامێرەمان و بە هەمویانیان بێکەوە پێچاوەتەوە بردوت بەبێ ئانی سێ پارێزەر لە هەولێر تەنیا لەبەروی لە بەردەم مەسکۆچایەکیان خواردوتەوە ڕسمەکەیان بڵاو کردوتەوە 5 ساعت دەست بەسەر کراون یەکیان کاندیدی سەرۆکۆماریشە بەڵێ ینی بەبێ فەرمانی دادگا و بەبێ هیچ شتێک ینی هیچ چین و توێژێک لە هەرێمی کوردستان نە حەسانی یاسایی ماوە نە ڕێزی ماوە نە بەدەرە لەو مامەڵە ناشرینی کە دەسەڵاتدانی هەرێمی کوردستان لە بەرامبەر بۆ چین و توێژانایکەن کە یانەوێ ناڕزایەتی دەربڕن لەبەرەوە بابەتەکە ئەنجامدان و ئەنجامدانی خۆپشاندان بە ڕێکاری یاساییەکان نییە بابەتەکە بریتە لەو عقڵێتی کە لە بەرامبەر خەڵکی ناڕازی لە هەرێمی کوردستان مامەڵە ئەو دووڕوویە چیە سەرناو خۆ خەڵک سەرکوتکەی ڕێگە نەدەی خۆپشاندان بکرێ بەڵام داوا بکەیت لە پشتیوانی بەغدا بۆ خۆپشاندەران ئەو دووڕوویە بۆچی جا کاتێک لە بەغا خۆپشاندان ئەنجامە درێ ئەمان پشتیوانیەکەن پارەی دەدەینێ هەرێکی 1 میلیۆن کاتێکیش لێرە خۆپشاندانەکرێ و لێ پشتیوانیمانەکەن ئیتر بە مرتەزەقە و بە کرێگیرا و دەستی دەرەکی و بەوە خۆپشاندەران تۆمەتبارەکەن ینی تۆ بە خۆت ڕەوابینی پشتی ئەو خۆپشاندەرانە بگری کە لە پارێزگەکانی هەرێمی کوردستان خۆپشاندانەکەن بەڵام بۆ کە لێرە خۆپشاندانێک ئەکرێ و لەوێ پشتیوانیەک ئەکرێ هاوسۆزیەکی هاشتێک دەرەبڕێ تۆ دێتە ئەوەی کە تەخوین بکەیت دواتر هەر ئەوانی کە تەخوینیانەکەی پشتێگری بۆی پاڵێورێ بۆ پۆستی سەرۆکوەزیران و سەرۆکۆمار و فلان و فیساریش لەبەرەوە دوڕوویەکە لە هەرێمی کوردستان شتێکە لەلایەن دەسەڵاتدارانی سیاسی و دووفاقی مامەڵەکردن پەیوانەی شتەکان بە دوو میزان بۆتە دیاردە بەلایەنەوە شەرمیشی لێ ناکەن ینی زۆر لە دوو مووقفی زۆر جا دوو هەڵوێستی زۆر دوور لەیەکیانە بێ و زۆر بە ئاسایش بە خەڵکی هەرێمی کوردستانی فرۆشتنەوەکو ئێمە بیرمان بچێتەوە لەڕاستی ئەوەی کە پێی وایە خەڵک زاکری زەعیفە بەو شێوەیە نییە ئێمە هەموو شتانە دیکۆمێت کراوە و بەردەوام ئەدرێ بوو لایەنە دەرەکیەکان بە ڕێکخراونی دەوڵەتیەکان لە ڕاستیە ئەوەی کە لە هەرێمی کوردستان نەفەسێک ماوەتەوە بۆ ئەوەی کە خەڵک ناڕزایەتی دەربڕێ قسێک بکە و وەکو سیسیەکەی میسر مامەڵە لەگەڵ خەڵک نەکە بریتە لەو ڕێکخراونی دەوڵەتیەکان و لە دەرەوە ینی لە دنیای دەرەوە و ئیلا ئەگەر ئێمە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ڕەتفعلی دەرەکی نەترسانایە و چاوی دەرەوەیان لەسەر نەبووایە پێم وایە نەک بە دەستگیرکردن ینی بە قەڵ و ئامیش نەوەستان خۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەرامبەر بە خەڵک چی ماوە بیکەن هیچ نەماوە ینی شتێکی زۆر سەیری لە هەولێر عومەر مامەکوردی وشتی خۆپشاندان بکە خۆیانیان دەست نەکەوتە کوڕەکەیان گرتووە ینی من ئەم کەیسێکە یاسایانە سەیری بکەی ینی لەکوێی هەری دنیا هەیە تۆ کوڕەکەی بگری لە باتی باوکی بڵێ وەڵام تا باوی خۆی تەسلیم دەکامە کوڕەکەی لە زیندانی هەڵمەوە تۆ خۆ کە پێشان دەڵێ ئێوە لە بەحسەسن پێیان ناخۆشە جا ئەخرکاکە لەوەسی تۆ خۆ هەڵ ینی حەزەکەم حکوومەت هەرێمی کوردستان لە خۆی پرسێ بۆچی مامۆستا بەدەربڕاری کرد ینی بێن بیر بکەنەوە لە ویستوێتی خۆپشاندان بکە ویستوێتی ینی ئەم دیاردەی لە هەرێمی کوردستان دروست بووە لێم زۆنە و لەو زۆنەش
بۆ کاکەم ینی خەڵکیان لەسەری نانەوە گرتووە لەم خۆپشاندانەکانی سلێمانی ڕۆشتۆ نان بکڕێ لە ڕێگا کاتۆ گرتویان وڵات و ویستوتە بچی بۆ بازار خۆپشاندان بکەی ینی ئێستا وایە تۆ لەسەر هەڵ حەدیسەکە فەرمی نەوە ئەماڵی بنیات ئەما ڕێک لەسەرەوە مامەڵاکەن لەسەر ئەوەی کە نیەتی خۆپشاندانی هەبوو هەڵکتێتە سەر ماڵەکەی بۆ شێوازی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڤیدۆکان ماڵی مامۆستایەکی ئاینی لە کۆیە بەس شێوازێک هەڵام کوتاوەتە سەر ماڵی مامۆستای ئاینیە و دەستگیریان کردووە لە بۆ وەڵامی ویستوتی بەشداری ناڕزایەتێکان بکە هەر تۆ مەجالت بایە با بچوی هەتە سەر جادە سەجادە بوو گرت هەیە نەک ئەوەی تۆ هەڵبکەیتە سەر ماڵەکەی وڵات و ویستی دەبیانی خۆپشاندان بکەیت. سپاس دەکەم دێم وڵات مامۆستا سەبارەت بۆی دۆخی کوردستان چی بەسەر ئەگەر چاکسازی نەکرێ لە ڕێگەی خۆ هەڵبژاردنەوە نێڵن گۆڕانکاری بکرێ خەباتی پەرلەمانی بێنرخ بکرێ سەرکوتی خۆپیشاندان بکرێ ئەی چی ڕێگەیەکەیە یاخود بۆ خۆپیشاندانەکانیش کە دروست دەبن سەرتاسەرینی مامۆستا ساڵ 1992 یەکەمین پەرلەمان و یەکەمین حکومەت حتا vێگاوێ قەیران دیف قەیرانێ بۆ هەرێما کوردستانê yê teyn wê mazintir lê tên yanî hikûmetek nehatiye ku qeyran nebûyne perlemanek nehatiye ku şiya bî çareseriya van qeyrana biket hikûmetek nehatiye şiya bî çareseriya van qeyrana biket roj bi rojê qeyran herêma Kurdistanê mazin bin roj bi rojê maytêkirina dewletê dewrober mazintirê lê tên ev Tirkiye ev Iraq ev İran saroxêtwanê têne nîveka herêma Kurdistanê ev jî cihê daxiya û rastî bû me geleka nexweş e qeyran eger nehêne çareserkirin roj bi rojê nerazîbûn dê zêde bin baş hikûmet çend givaştina biket hikûmet çend xelkekî bigirît roj bi rojê dê xirabtir lê خراپترە بێشک بەێ بێشکل هەرێما کوردستانê هەندێک تشتێت هەین ڕیداین وەختێ ڕێژەما سەدامی نەبوون یعنی سەدام مەزنترین دیکتاتۆر بوو مقارناوینایەتێکن ئەم نەشین چ جارە تشتێکی باشیە سەدامی بێژین بەسندە تشتێ هەرێما کوردستانی هاتنەکردن شێت ڕێژەما سەدامی خراپتر بوون باکو گرتن gelek jara tîror hetaneke çendî rojnamavan û siyasetmedar hatine tîrorkirin hetaneke kes nehatiye girtin û kesê wanê mayîne vekirîn bazirganiyeka sor bi sor ya bi xelkekî tête kirin herêma Kurdistanê henî bazirganiyeke eger em berê xwe bideyne van kompanya û roj bi rojî raportê parlamenter diyarin hemiya bazirganiya me tête kirin eger ev bazirganiye neba û eger ev zordariye neba û eger qeyran hat bana çareserkirin me çi kêşel gel hikûmetê nebûn me çi kêşel gel her du hizbê desthilat nebûn bes ya geştiya wê radê çalekvana kesek postekî bînte xwarê li ser torê komalayetî cêşeka peyda bûyî axifnê dikirê te dibêjin yanî ev şemiyê bû geleka nexweş e dibînî tasvîrekê li piştî û yê xebera dibêjî tu axifnê dikirê dibêjin Dilêmet eşît wextê kesek el Ewropa an vêrê xeberekî dibişte serkirdekî bes ew serkirde nabêjît pabûçî ev cêşe heye xebera dibişte van kesa ewan kesa çi kiriye mucerret ya gotî kanê paşkeftê me kanê gaz kanê karev kanê pile berizkirin kanê moçêmeyê ku 25 hêvê bidin kanê ku Iraq em ê dibînîn me Iraqek nîne ama nave Iraq ew nexweşê li wêrê heyn bes em ê dibînîn moçêwan û البنقيت وان همي هر چندك يديد كان كو خلقيكي بيد بهد خو بارا ببتو صاحب كات و هر كاركي بس الهريما كردستان هم براستي روج بروجي ام شعورت كاين كو بتر حكمت ياوي خلقيت اشينيت جلك زور زور يا خلقيت اشينيت هر رنگي هبيت يعني چه پیدا کردن قیرانا مثلا پانزین گلک دی بیژن ما پانزین چیه پانزین 450 بو وگا 2250 اگر هبیت یا پیس یا 800 کس نشد بکته برای خوب دینه پاش کفتین او قريت السر هرمي 20 تشتاق مو وگا بونه 30 میلیارد دلار فرمانبر وگا به دفع حکمته او فرمانبر جی 30 سال خدمت آکری که حکیم الجهان همیه نبویه خانه نشینک بو 200 300 هزار 400 هزار بشوی ساعت نه ده چیت سرای بگیرید سرمایه و حتی سپیدل بر درگه بنقا بمرید
ئەوە نەبووە ینی ئەوە gelek amazana ئەگەر ئەمە زرا خوب بکەین بەس یاوەل مەهاتی پتریا خەلکی vêgavê yetbêjin mame şûlejê yanî rojane 10 kes 15 kes 20 kes seyda mate şûlejê seyda ayalê xwe xudan ke seydayê bixwe bo ayalê xwe nekiriye eger me bixwe ayalê xwe kir bêt elhemdullah em şoyên xwe xudan ke her rêkeka hebît bes em ê bînin zulmekal vî xelkî tête kirin baş e hawlatiye Herêma Kurdistanê نابغدنا بري خوب دنا نویت خو بري خوب دنا نویت وان بري خوب دنا نویت برپرسا بري خوب دنا عیالت وان او چی جیار داد جین و بري خوب دنا یتما نهاتی نه دامزراندن هر مالی که بگاوه 3-4 در چوی زانکو یتین یتماینه سرگوه دی بابا یعنی پروژه مازن نینن کو اف خلک سر کار بکد آنجی هر چه نبید تو موچه دیکو بابت وان بده تمامی درست هر 25 هیوا پاش کفته وانجی 4 سری که بکن کیرا دنیای هیا اثر بحر گازه بم و برمیلا گازل هاوین 270,000 بید خب اگر صبح بازرگان دب چند بید کیرا دنیای هیا 30 ساله بابم ده بجیم بلا 20 سال بیتون بلا شهر برا کوچی هوا بید حتی وگاوه تو نشای کاره به 4 سر که او بزانینت ماین او بزانید اندام پارلمانی هی شین کاره به 4 سر شین کاره بدن شین کنه 24 ساعتی کاره به بس امید بینین یعنی الوی هی جه داخله یه تایواچوی تموز 21,750 حق 4 امپیر حق 4 امپیر 81,000 من داین بله امپری مولیده 81,000 بس یه 4 امپیر یه دهو که هندکا 79,000 81,000 مدان یه 4 امپیر هر یک کارا با عام بید کارا آف گلک خلک ما نزانم خلک ما حتی چرا دی بدنگه هیچ جاره که کاش حکیم ما گلک چالگوانم بابم نبیم چالگوان ما حوالاتی هم مدجاتی ها چه حزب الله نکیه وگاویجی هم دجی چه حزب الله نینین وگاویجی امریکا بید بجید با وید سالات را که این اکادی دانین وید ام گله که زرا خوب کن حتی هم بجینی بله یا ولی کری بدیل نبن جبرند دی گله جارا یک دهید بشت ماکا بدیل من نگودیت ام بدیل بید ازید بجمعته بلا چاکسازی بکه چاکسازی نکن افدهاتی هریما کردستان اگر حکمتک درست حکمت بید بلاره که بدن روزنامه وانا بلاره که بدن راگهاندنه بلا دیف چون بکن اف مرزت السنورا اف گمرک السنورا کار روزانه چند هید من بخو استرگا ندن من بخو بری چند ریگا به هیچ رنگی ندن ایوا راگهاندن لم باش درزن یعنی بری چند روش امن چوی ما باجم 8 میلیون یه دو آواهی دامه دو بینایت 8 میلیون یعنی اگر روزانه چند او پاره ودیگن اوی وزارتی ناخو اوی مرور اوی گمرک اوانه براستی حکمت دبیت پیدا چونک لخو بکد حکمت دبیت کابینه نویم بید کابینه دیم بید او پارلمانه بید بیت پیدا چونک لخو بکد و چاکسازیه که راستقینه لگل خودانیشید دوای لگل بلا هر برپرسک دبینین 200 ساعت که چند مستشاری لپشته بس بریاری کی دادن بریاری قصید کن خلق پی بیشید ننی نه تاثیر تلویزیون بیشت والله آری شمان هیا و کارب نیاونه دالت والله کارب صرف نکن غساله که کم بکنه آن او دچید بوم باریده یعنی هذا قصه واده کن براستی جیگای هندینیه کو بوانه بلند برپرس سپاسان دکم بالای بینرانی برس ناوبرایش کورتو دوای ناوبرکه دین ولاتن لگل ما منه تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر کۆمپانیای ئاکۆکەریم ئەزموونی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی عازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن ئەزموونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا
دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێتی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاک عیمەت سەبارەت بە بەکارهێنانی یاسا تا چەندێک یاسا وەکو تۆڵەیەک بەکاردێنرێ چی بۆ خۆپیشان دەربێ یاخود چی بۆ زۆرجار چالاگوان بێ یان حیزبێک بێت کە بەدڵی دەسەڵات نەبێت وەکو تۆڵەیەک یاسا بەکاردێنن؟ ئەگەرم قۆناغر ناوبرین قۆناغی بەکارهێنانی یاسایە بۆ بەدڵی دەسەڵات بۆ سەرکوتکردنی هەموو شتێک کە بەدڵی نییە. یعنی قۆناغێکی زۆر ترسناکە لە ئیستیغلالکردنی یاسا ئەو تەطبیقی قانون نییە، ئەوە ئیستیغلالی قانونە بەدڵی خۆیان بۆ شێوەیە کە خۆیان یانەوێ بێبڕن و بیدورن. ئەوە هیچ پەیوەندیەکی بە سەروەری یاسا و بۆ شتانەوە نیە. ئێمە ئەگەر بابەتەکە سەروەری یاسایە ئێمە 280 ئەوەندە مستەشارمان هەیە کە ناوەکانیان لای خۆیان هەیە و بەشداریانە پرۆسە ئینفالا کردو و کوردیان کوشتووە و جینۆسایدیان کردووە تاوانی نێودوڵەتیان ئەنجامدا و فەرموو لە بەردەستی خۆتانەیە لە هەردوو زۆن داڵدە دراون و معزز مکەڕەمەژی بکوژی ڕۆژنامە نووسان ئێمە ئەزانی کە ئەسوڕێنەوە خەڵکمانەیە هەر بەپێی ئامارێکی بەڕێوەبەراتی پۆلیسیێرێم دەڵێ زیاتر لە 5,000 داواکراو هەیە و دەستگیر نەکراون. بەڵێ جا ئەگەر بابەتەکە لە تەطبیقی قانونە مەجای زۆرتر هەیە، ینی ئیشی زۆرتری بیکەن لە بوارە مۆسمەوی یاسا بەدڵی خۆیان بۆ سەرکوتکردنی خەڵکێک بیانەوەی بەرگێکی بەسەردا بدرون وەکەوانەی مامۆسە هێندێکیان بە تیرۆریزم دەبن بە تێکدەر و ئەمنی قەومی ئەوان بەدڵی خۆیان یاساکە بەکاردێنن. بەڵێ جا خۆشان نازان ئەمنی قەومی چییە، ینی ئەگەر بابەتەکە لەوەیە کە تۆ قسە سەر ئەمنی قەومیەکەی درۆنیە لە کەلار لە خەڵکەدا ینی لە کونەماسی و لە ئەزمەڕ و لە چی لەمە ینی ئەمنی قەومی لەمە خەتەرتر چێت کە تۆ بازرگانی گەوری مادی هۆشبەر ینی دێت و دەڕات و ئەبینی لەم زۆنێگری لە زۆنەکەی تر ئەوە کاو لەبەرەوە بابەتەکە بریتی نیە لە تەطبیقی قانون و بریتیش نییە لە سەروەری یاسا و بریتی نییە لە ڕاگررتنی ئەمن و ئارامی و ئاسایش ئەوە بریتە لە سەرکوتکردن بریتە لە بێدەنگکردن بریتە لە حەزنەبوون لە گوێگرتن لەو شتانەی کە خۆیان حەزیان لێ نیە گویان لی بێ. لە ڕاستی ئێمە گومانێکی گەورەشمانێ ئەوەی کە هەندێک جار کە ڕێدەن بە خەڵک لە بەرامبەریشان قسە بکە ئەوە یا زەختی دەرەوەیە کەوایان لێکردون گویان لەو خەڵکە بگرن یا بۆ بەتاڵکردنەوەی خەڵکە بۆ ئەوەی کە بڵێن های گوێگرینەوە ئیلا بەگوێی کەس ناکەن ینی ئەبینیت ینی هەموو ئەو شتانی کە پیانە وترێت لە کۆڕ و لە کۆبوونەوە و لە ڕاگەاندن و لە ناڕازایەتی و لە خۆپشاندان و لە ئەوە ئەبینی کە بە هیچ جۆرێک ئەوە لە ڕنگدانەوەی لە واقع نابێ. داوای ئەوە کاکە چ ڕۆژنامەنووسێ دەستگیر کراوە بەڵام بە بەرچاویشمانەوە بین کە ڕۆژنامەنووسەکان چۆن دەستگیرەکرێن کورە دەستگیرکردن ناچۆن ئەکوژرێن یانی دەسەڵاتداران هێرەی کوردستان حەق لە خۆیان پرسن خەڵک وڵاتی ئێمە چۆن ئەمرێ یا لە ڕێی کەلار و سلێمانی ئەمرێ یا لە ڕێی هەولێر و سلێمانی بە حادسی سیارە ئەمرێ یا لە ئیجا ئەخنکێ یا لە سەری موچە و خانەنشینیا ئەمرێ ینی خەڵک لای ئێمە چۆن ئەمرێ یا لە خەسخانەکان یان بۆی نەبوونی دەرزی و دەرمانەوە ئیلا بچێ بۆ خەسخانە ئەهلیانەی کە خۆیان دروستیان کردو و کاسبی بەسەر خەڵکەوەکەن بۆ مامۆستا فەرمووی ینی خەڵک لە هەرمی کوردستان بە احتیاطی نابرێ بۆ شێوە ئەمرێک بەو کارە ساتانە ئەمریکەوان بۆ ئێمەیان خۆڵقانەوە جا کە قسەشەکەی کە ناڕزاییش دەرەبڕیەوە لە زیندان ینی کۆپیەکی زۆر ناشرینکراوی ینی ئەو دژە بوون کە خۆیان شۆڕشیان ینی شۆڕشەکە زۆر جوان دژەکەی خۆی بۆ بەرهێناوینەتەوە و هاتووە حکممانەکەەوە بە تەماشا لی بێدەنگ بین لە ڕاستی ئەمە بڕواناکەم خەڵک ئەنفال و کیمیایی و پێشمەرگایەتی ئەو هەموو قوربانی ڕاپەڕینی بۆ ئەوە کردبێ کە بگا بەم ڕۆژەی کە تەنانەت ئازادیەکەشی نەبێ وەکوی کە نانەکەشی بڕیوە بەتەمای ئازادیەکەش و بەتەمایە نانەکە بۆ بڕێوە ئازادیەکەش نێڵ لە خەڵکیش بێدەنگ بێ پێم وایە ئەوە خەونێکی زۆر خراپە کە ئەی بینن بەستاکەی دەستی سەرەگەر خۆپیشاندان سەرکوت بکەن ڕێگەنەدەن پەرلەمان و دامەزراوەکان ڕۆڵی خۆی ببینێ ناڕزایەتیەکان سەرکوت بکەن چاکسازی نەکەن تاکوێ دەڕوا ئەم دۆخە وڵی وشکەکەڵەکە ڕوخێ پێم وایە بە کوردی لە دیداری سەرۆکی حکوومەت ڕۆژنامەنووسەکان زۆر بە جوانی پێیان وترا کە چۆنە دۆخەکە
بە فارسیش پیان وترا لە ئیڤێنتەکە کە وەزاکە چۆنە پلاسخارتیش بە ئینگلیزی زوو پیان دەڵێتەوە کە وەزاکە چۆنە و پیان لە دڵ بەوە خۆش مەکەن کەم ئەزمموی ناوی هەرێمی کوردستانە زۆر درێژە خایێنێ بەڵام لەبەرەوەی بەرژەوەندیەکانەوە نەزە بەلاحن لەبەرەوەی کە لە دەرەوە بە شێوەیەک عقدی 50 ساڵ و شتیوایان هەیە و بە شێوازێک کەوتونەتە ناو خەڵک فرۆشتن و تیجارەتکردن بە خەڵکەوە جازوزوو دێنە سەر تەلەڤیزیۆن جەڵێ ئێمە 400 ئەوەنە خزمەتگوزاری پێشکەشی خەڵکەکەین ئەی بە 500 و چەند جۆر تۆ خزمەتگوزاریە لە خەڵکە سەنیتەوە و هەرچی نەوع باز و ڕسوماتی نایاساییە بەسەر خەڵکا سەپاندوتەوە و بە دەستی ڕاست نایدێتی و بەدەستی چەپیش لێ سەنیتەوە لەبەرەوە تاکوێ بەردەوامە بن هەموو شتێ لە باریکە بپشڕێ و زوڵمەی کە ئەمان دەستیان داوەتێ بە دڵنیایی لەو ئەستوریای خەڵک ئەنجامی باشی دەبێت خەڵک سەرکوتکەی تەنادەڕێگە نەدەت خۆشی بەتاڵ بکاتەوە لەو ڕقەی کە هەیەی وانەکە خەڵک ڕق ئەستورتر بێت تووڕەتر بێت لە ڕاستێک گەورەترین کێشەی دەسەڵاتداران لە مێژوو ئەوەیە کە دەرز لە مێژوو وەرناگرن ئەگینا حکوومەتی کە ناوی حکوومەتی باس و مامۆستا ئاماژەی پێ فەرموو هێزێکی گەوری سەبەلاحی سەربازی شەڕ لەگەڵ چەندین وڵات و هێزێکی مخابراتی گەورە بۆ دەردەچوو بە بەرچاوی خۆیان و هەمووانەوە کە بینیمان بەڵام بۆ دەرز لەوە وەرناگرن دیارە کاتێک ئەوان ئەچنە ناو دەسەڵاتەوە بە شێوەیەک تۆغیانەیانگرێ و بە شێوەیەک سنوور بەزاندنیانگرێ بە شێوەیەک دیکتاتۆریەت و هاوکێشە زەبەلاحی ئابوووریەکان ئەبینی مامەڵاکەن کە وەک پیان وایە کە ئەمە ئیلە ئەبەد درێژەیە کێشێ بەڵام بە دڵنیایی ئەو خەڵکە چۆن بەرامبەر بۆ هێزە سەرکوتکەرە جەبەڕوتگەرە ڕاپەڕی بە دڵنیایی ئەگەر لەم قۆناغەشە بە شێوەی لە شێوازەکان بە مامەڵەکردن لەگەڵ ئۆپۆزیسیۆنێکی ساختا بە بێدەنکردنی ئەعلام بە سەرکوتکردنی ناڕەزایی بۆیان بچێتە سەر تاکۆتایی بۆ کەس دەچێتە سەر تا بۆ ئەمان بڕات. باشە بەز ئۆپۆزیسیۆنی ساختەش ماوەسر لە چی ئۆپۆزیسیۆن ساختە پەیدا بوو؟ بەڵێ ئۆپۆزیسیۆنێکی فێکیان دروست کردەوە بۆی کە خۆپشاندان و ناڕەزایەتیەکان هەڵبمژێ و بە شێوازەیە کە خۆی بەدڵێتی نمایشی بکە و واش لە خەڵک تێبگەێنێ کە ئێمە هەم ئازادیمان داوە بە خەڵک و هەم هێزێکی ژەیە کە لە سێبەرەوە توانێ ئیشی خۆی بکاو ئێمە دەستمانەیە ناوەتەڕی بەڵام لە کاتێکا کە تۆ بینی ئەم ڕقەمە گەورانی کەم هێزە ئۆپۆزیسیۆن بە ناو ئۆپۆزیسیۆنە هێنن لەسەر ئەرزی واقع بوونی نییە ئێمە لە حەفەش باتە 60 ئەوەندە ڕۆژ خەڵک توانی بە پێوە بۆستێ بەڵام بۆ بچووکترین خۆپشاندان لەم ڕۆوە ناکرێت لەبەرەوەی کە بینی ئەو هێزانەی کە بە ناو ئۆپۆزیسیۆنن بە شێوازێک لە شێوازەکان چونەتەوە ژێر هەمان ئەو شتێک کە دەسەڵات دروستی کردو. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا بەدەر سەبارەت بە چارەسەر چارەسەر هەیە بۆ دۆخی هەرێم ئەوە لە ڕووی زیندانیانەوە دۆخیان ئاوایە دۆخی مچەخۆران خراپە کاسبکارە مەسەلەی دەستێوەردانی حیزبە لە یاسا و دادگاکان ئەو ڕۆڵی پەرلەمان و حکوومەتە دەیبینین چارەسەر چییە بۆ ئەم دۆخە؟ کاک حەکیم ئەم هەمی زانین کۆ ئەف کیانێ هەرێمە بێت بێگەوێ دەستێمەدا بەرهەمێ چەندین ساڵێت شۆڕەش و سەرهەڵدانایە ملەتی کورد هەمیە جێ داخەیەجی هەندێکە بە خۆی دانای تاپۆگیری ئەس هەرگاوت بێژم بێت ئەم ئەvê هەرێمێ بپارێزین کیانی vê هەرێمێ بپارێزین gelek جارا gelek kes emitî niştî dev bêjît zilm û nedadiya evê desthilatê ya hikûmeta herêmê van her du hizbaya geşte wê radê hema bila herêm jî nemînît yanî madem xelkek xweşiyê bixwe bet bila bi wan jî nebît ez xul gelin dînîm ez bêjim hindîş me bêt bêt em herêm û desthilatî partiyekî ciyawaz in سەداسە جیاوازن ئێستا ئەم دەسەڵاتە پارتیوێکێتی خۆسەروی لە هەموو شت دەبینن دەڵێن یاسا سەروەرە ئەوە خۆ پێگیری بە یاسا ناکەن بە هیچ ڕەنگێک پێشنیارم بۆ نە پێشنیارمە بەلکو ئامۆژگاری ژینە وەلەو ئامۆژگاری حکومەتی هەرێم لە کەس وەرناگیری کابینەی نوێم هیچ ئامۆژگاری لە کەس قبولی ناکات ئێستا بڵێ ئەوە بیرێکی زێرە لێرە دەڵێت وڵی ناچم دەڵێت ڕژیەوە یعنی ئامۆژگاری وەرناگرن لەگەر ئەگەر ئامۆژگاری وەربگرن بە 10 ڕۆژ دەتوانن هەموو قەیرانی کوردستان چارەسەر بکەن بەس ئەوەنە مابینی خۆیان پێک نەهاتوونە هەردوو حزبی دەسەڵات ئەوە چەندی ساڵە لە 92 تا ئێستا هەر شەڕە شەڕی براکوژی بی شەڕی سارد بیت شەڕی سەرا کورسی بی شەڕی سەرا سەرۆکاتی عێراق بیت سەرا گومرکەکان بی سەرا گاز بی شەڕەتە و ئەوەی خوسەرەت خەلکی هەرێمە کوردستانیە دەوێت ئەف دەسەڵات ئەف هەردوو پارتە دەستاش بەرژەوەندیت خۆ بەردەن ji berjewendiyet kesatî ji berjewendiyet binamaleî û ji berjewendiyet hizbatî eger derjê berda berê xuda xelkekî wê gavê de xelk zanît ku ev hikûmeta hikûmeta wan e vê gavê li Herêma Kurdistanê serjimêriyek bête kirin ez ê li wê baweriyê 95 sedê
اگر بویرن پتری نوتوپن صادق حتی اول گلوان پارتی دا سالاجی دی دیجی به حکمت راستن دی بجن اف حکمت دیجی خلق هرما کردستانیا دیجی میا اول نه حکمت که حکمت هرما کردستانیا یا خو وگاو ساپاندی از خود بجم یا خو ساپاندی سرما بجن ما ودویت و نویت ام اوینا یعنی ودویت و نوید گاز نبید ودویت و نوید کارب نینا ودویت و نوید موچینا ودویت و نوید پاشکفت نینا ودویت امین ودویت انتی هل بجارتن ده نکرن و کرسی که خبری نکجی ده دانن هم ده هندا بینو اوان همی تشتاد کن وجا آموزگاری با حکمت پیدا چونه که خدا بکن راستی اوا وگاو بو هرما کردستان اوجی زانن و همی زانین الکم دولت جهان دولت شرق الاوسط تی اگر هم برای خود دینا عراق اگر برای خود دینا حتی ایران و حتی گل جارا ترکی جی وضع ما اگر او پیچه که شوه بازرگانیه مشکل بازرگانی شمیا خراب تره بگو وف پارت دا سالات هر دو همی دستش همی تشتا برده ماین بازرگانیه وش برچه نشینه ترکی نشینه ایرانه و نشینه عراقه صبحی کاک حکیم صبحی عراق خوش ببید اوان شانسه که هی کسی شانس نینه وی دا سالاته هر گاوه که دید عرده کی ده نخوشی بو وان چه بنو دزار گرد تدید شکی ده عرده کی چه بو و بوان خوش بو یعنی اف نمانا اف خوب پیشاندان صادری و نمانا جاره کدی هل بجارته به نه که نو عراق نخوش بو بوانا خوش بو هر گاوه که عراق خوش ببید و عراق ببید عراق از تاکید منا بید عراق 4-5 روزه هرم دستالات هرم کردستان که خودشینه که نشون خل بر بی خلکی بگیرم خلک جی قبیل نکرد خلک یا گهشتی حد که حتی امجار گل جار بجنا داد دفنه یعنی مال تین و گاوه نخوشه که مالوی دا یه چیت خانی خود فروشید اسعار خود فروشید یا قرض کرد یا پارات خازید علی خود بتا خسته چکو باری بان دکترا آن باری پند دکترا آن باری بان خستانی نه آنجی نشین چهار سری ویرب کن تایید شبکه که یک الخسته که بر پرسه کی بن ویدیو اهلی شباب میلیون و نیوا اول چه جهان نبوده بر وی چنده وجا مشگاری ما و یک حکمت هرما کردستانی بزیترین وقت اوان زیدانیا برده همیا بابا و عفو یک عام جی بو زندانیا برده و چند سال عفو ندای و 4 سال برین یاش مو زندان تجی بو این خلک وان جیله یعنی وقت عمل ویره و همیا گوت ولاد پشتی و ججنه و آن پشتی سر ساله آن بونا فلان کسی و آن جی بونا آن جی پاپای هاتیه وره عفو دادن حتی نه که عفو یک نداد زندان دورا بادینان تایبتی و وگاوی داکری همیا آزاد بکن و بهنه تعویض کنجی نه هم آزاد بکن و دیف جینه چون بالا خوجه وکن یعنی وکی وگاوی ما خب پیشان دانده چه بیت هر عرده کی بیت تدید 20,000 با ما هاتن بجا ده بابت ما و برایت ما و رینا خاره و دهن مالت ما و ده ما گرن و نه چی باشه مداره نه همونه اناتشم بس بو چی هنده یعنی هند ترساوه گشته حتی به درجه هنج 4 میرو واترسم چنان و باقچه کی چای که وقت جارا اندک آگودی همچنین هم رینا خاره استجو هرشه هی که بلین نتی با خوابیشان ویگا ویجی غیر مباشر هر تشته کم بکن هرشه تینو و هر گاوجی غیر مباشر دگهنه ما بشلایت مالت ما و بشلای گلکا و بخورینا خاره بس و بزرگی کینت آزاد کردن و کامنت گلک کسادا اوید ویگاوی که از باور من ده که دستالات دال تورید کمالاتی گفت پیجید گفت کشتنی جید کن میتین ویگاوی مجله که حفظ کردن دفمه گفت کشتنی کن این ریتوری کمالاتی و هر شيء کشتن اگر خوب شدن نارضایت ویگاوی موجودن من هنده که بالاف جی کردن راست او دی بیجن مشولجینه بس حکمت شد یاشمه و بارابتر با خلکی که دیاره که چاکسازی که راست قینه بکد بزیترین وقت چاکسازی جی باور بکه هی وکی نو وکشید وضع کردستان همیده خوش بید. سپاس دکم. کاغیمت اگر بخوان دانستنواره و سرکوتکاری هبه دروخین فاتیویشی تیادی. اگر والله بسیاره با موکل مصابت دل کرد چهارسر من برام به هیچ چهارسری نیه که حکومت ایران کردستان بیکا و نشتوانن هیچ حلی من پیش دست بکار بنی کابینی و لپانیل کاکسوران عمروتی چاکسازی به معنی نکره و در کود که براستی نکره لبر اوی که بینای تازه بخشتی رزی و بینا نکره. بناغ حکومت ایران رزی و یا بیت شغلی کنی یا روخی بسریان. ده یعنی هیچ تصوری چاکسازی نکنی. وهمه و خیال یعنی تو تصوری لقاطی و کویاسا. باش وەکو دو پرسیار ئەوانەی کە ئێستا زیندانانی بادنی ئازاد کردین بە مەرج یان خەڵکێکی زۆری شەیە کە هەرتەنانەت لەبەرەوەی کە ڕیشیە بێ نوێژی کرد بێ بە یاسای تیرۆر ئێستا حکمیان دابێ و ئەشکەنجیان دابێت
بەوەستە هەبێیانە هەیە مەوەسم جارێکتر لێرەوتم من یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە 2006 زۆر بەوازەحی چینێک لێ مستهدەف بوو ئیستێدافی ئەو چینیان کرد و تا ئێسش بەردەوامە بەداخەوە بە پشتیوانی ئەوانی کە دوێنێ خۆیان بۆ معارەزەزانی هەموو خولێکی پەرلەمان درێژێکەکەنەوە کە ئەوە یاسایەکە خۆی بۆ هاندانی تیرۆر بۆ ئەوەی کە ئەو کەسی بۆ یاسایە دەستگیر دەکرێ و لێکۆڵنی و لەگەڵاکرێ و حکومە درێ هەر پاڵی پێ ئەنێن بۆ ئەوەی کە ئەو کەسە بە تیرۆرز دەرچێت کە هاتە دەرەوە ڕق و تۆڵی دنیاتیان خەڵکێکی زۆرێتەن لەسەرەوەی کە سەدانی مزگەوتی کرد بێ ڕیشێکی هێش بێتەوە لەسەر نامەیە کە نردوێتی ینی لەسەر فەیسبوکێک لەسەر کۆمنتێک لەسەر لێدوانێک ئەوە یاسای ژمارەی ساڵی 2023 کە کاک شێروانوان لەسەری دەستگیر کراون بۆی داتاشن و بۆ جۆرە مامەت لەگەڵاکن کەی سپاس مامۆستاگەر شتێکت ببوورە بەس خۆڵێکی بتنێ ئەمەی حکومەت شێت ئەگەر چاکسازیژنەکەت خەلک شێت ئەوان نەچارکە چاکسازی بکات ما پتری دهان ما حزبت اپوزیسیونیتین همی پیگ و گل خلقی که اگر خرببون و خوپیشاندانیت آشتیانه بکن دو حکومت نچار بی چاکسازی بکن. سپاس محمد بونتان سپاس یاد بلاتان نگین. بتوانید ما مسک اکدان کیش سپاس استان نگین. سپاس بو بینرانی برای سپاس بو هاوکارانم تا برنامه چیدی که خواتان لگن.